بۆچی بەرنامەی پارتی لە بەغدا مەترسیدارە بۆ مافی خەڵکی کوردستان؟ دەنگدەرانی پارێزگای هەولێر چۆن دەتوانن شکست بەو پلانە مەترسیدارە بێنن؟ بنەمای کارکردنی پارتی لە بەغدا هەمیشە پاراستنی بەرژەوەندیە بنەماڵی و حیزبەکانی خۆیانە لارێم نەک چارەسەرکردنی کێشەی موچە و شایستەکانی خەڵک. ڕێکەوتنەکانیان لەسەر بنەمایەوەیە کە بەغدا دەسوەردان لا گەندەڵیەکان و زینی نەوتوداتی ناو خۆیان نەکە، ئەوانیش داوای مافەکانی خەڵکی کوردستان لەوان ناکەن. پارتی پێی وایە خەڵک لەوان ڕازیە، جا موچە بدرێت نا، هەر بۆیەش هەمیشە کێشە بۆ ئەو ڕێکەوتنانە دروزەکەن کە پەیوەندی بەو بابەتانەوە هەبێت: جێبەجێکردنی تەوتین، ڕادەستکردنی نەوت، کەمکردنەوەی باج و ڕسوم، پێدانی سولفە و قەرز بۆ فەرمانبەران، هاوتاکردنی دەرماڵە و امتیازاتە دارایەکانی موچەخۆران و خانەنشینان و هاوکاریە کۆمەڵایەتیەکان. ئەگەر لەم هەڵبژاردنەدا پارتی زۆری نەبەدەست بهێنێت و دەنگ بدرێتە کاندیدەکانی پارتی لا پارێزگای هەولێر، ئەوە بەغدا ئەو بڕوایی لا دروست دەبێ کە قسەی پارتی ڕاستە. خەڵک بە ڕاستی لەم استراتیژەی پارتی ڕازیە کە ژیان و گوزەرانی خەڵکی خستۆتە کولەمەرجیەوە. خەڵکی هەولێر ئەمە هەلیەوەیە. دەنگدەرانی پارێزگای هەولێر لە ڕێگەی دەنگدان بە دکتۆر ڕەعد ڕەفعات، سەرۆکی لیستی 247 کە سەرپەرشتی ئەنجومەنی پشتیوانی تەوتینەکە، دەتوانن کۆتایی بەم نەهامەتیە بێنن. دەنگی ناڕازی خۆتان لە سیاسەتی پارتی بگەێنە بەغدا. دکتۆر ڕەعد سەرپەرشتی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەردی کرد لە دادگای فیدراڵی کە بووە هۆی دەرچوونی بڕیاری تەوتین و دەرهێنانی موچە لە ژێر دەسەڵاتدارانی هەرێم. بەوەش بە بەغدا دەڵێن ئێوە لەگەڵ تەوتین و دژی سیاسەتە مەترسیدارەکانی پارتین بۆ خولی داهاتووی پەرلەمان و حکوومەتی نوێی عێراق.